ئازیزەکەم ئەگەر ئەتەوێت لە ژیانی دنیاە بژێی پێویستە لە شتەکان زۆر قوول نەبیتەوە و هەموو شتێکی ئەم ژیانە بە جددی وەرنەگری، بەڵکو جارجار پێویستە خۆت گێڵکەی لە زۆر شت، خۆت بێ ئاگا بکەی لە زۆر شت. ئەو خۆ بێ ئاگاکردنە ئەبێتە مایەی ئیسراحەت بۆ تۆ، حتى تەنانەت لە ماڵی خۆتە لەگەڵ خێزان و مناڵەکانتە هەموو شتێک بە جددیات وەربگری، لەسەر هەموو شتێک محاسبەیان بکەی و بتەوێ هەموو شتەکان 100% بێ، واللهی ناتوانی بەختەوەر بی. ژیانی شت لێ تێکە چێ. بۆیە ئەگەر ئەتەوێ باش بژێی، خۆش بژێی، جارجار چاو داخە، جارجار خۆت بێ ئاگاکە لە شتەکانی دنیا. لە 100% لە هەموو شتەکانە جددی مەبە و قوولیش مەبەرەوە لە هەموو مەسئلەیەک. هەنێ مەسائل هەیە ئەگەر زۆر قوول ببیتەوە لێی نەتیجەکەی سەرنجامەکەی خراپە. حتا پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ڕۆژێ دەرەچێ بەناو سەحابەکان پیان ئەفەرمێ ئیتر لە ئێسەوەدا کەس هەواڵی ناو ئەسحابەکانم بۆ نەهێنێ، چونکە بێتاقەت مەکە، بێزار مەکە. هەنێ گاڵتە و گەپ هەیە، هەنێ بابەت هەیە باسەکرێ، هەندێک شت هەیە ئەوترێ کە بۆ منی ئەگەڕنەوە بەڕاستی دڵ مەگۆڕێ بەرامبەر بە ئەوانی تر، بە خەڵکانی تر. بۆیە باش وایە هەموو شتێک گوێ لە هەموو شتێک مەگرە و بە جددی تەماشای هەموو شتەکان مەکە لە 100%. من ناڵێم یعنی شتەکان ئیهمالکە، ئیهمالکردن خراپە، زۆر خراپە، بەڵام زۆر جددی بوونیش و خۆ بێ ئاگا نەکردن لە هەنێ مەسائلیش خراپە.